بەجوێنی عشق تۆ مەحکوم کراوم بە حاڵی تۆ بڵێ بەندم بکەن وەک ئینفرادی شەو لە ماڵی تۆ لەبەر قەمچی و تەزووی تانە ئەمن ڕەش بووەتەوە پێستم ئەرێ چۆنە گوڵی سوورم لەسەر ئەم وەزع حاڵی تۆ سڵاوێک لە ناخی دڵمەوە پێشکەش بە ئێوەی خۆشەویست و ئازیز هاوڕانی ئازیزم ئەم جارێش هاتووین بۆ یەکێکی تر لە گوندە جوانەکانی کوردستانی ڕەنگین ئەم گوندە جوانە کە ئەیبینن ناوی کولتەپەی قورمیشە نزیک بە 100 ماڵ و 300 کەس پێک هاتووە وەکو تەواوی گوندەکانی دەور و پشتی کوردستان بژێوی ژیانیان لە ڕووی ئاژەڵداری و کشت و کاڵەوەیە با بڕۆین ناو گوندەکە بیان ناسێن و لەگەڵیان قسە بکەین هاوڕێم بن خاڵێکیان بازارە بێ باشیش کرد سلامەتی بە قوربان زۆر سپاس ماندوو نەبی سلامەت بیشەڵام مەمنونم قوربان باشەوە بۆ دەورە خاڵیە وەڵای ئێوەیان دی ڕۆیشتن ئەی گرانفرۆشی یان نا وەڵای جا خوددا دەزانێت خۆش دەزانی دەی بە ئینسافی یان نا ئینسافم ئارە وەڵا شر بەگران ئینساف هەمیشە خۆشەوە نییە ئارە وەڵا شر بەگران نادەم باشە لەش ساغ بەخوا هەمیشە دی بۆ ئێرە فقط دووشەمبانە دووشەمبانەتی ئەی ڕۆژەکانی تر لە هەفتەیەکی بۆ کامونێک لە گوندە دەچم بۆ دیەکانی دیکە بۆ ئاغزێوان حازێبات بیبیکەن ئەبوانەچم بەڕای تۆ کامیەک لەو گوندانە زۆر خۆشن ئێرە ئێرە کولتەبە لە من خۆشترە ئەی خەڵکەکەی خەڵکەشی وڵاتیایی چاکە باشە قەرزوشتان لەگەڵەکەی ئارە وەڵای زۆر قەرز زۆری قەرزارە وەڵا چۆن ئەوان نانەوردەشتت بۆ هێنن تۆشتیان پێی شتێکم بەدینەرە وەڵام پەنیر و نان و ئاسن و ئاوەزایاتش بێژگە لەم کارێکی تر چیاننا وەڵارەوە لەشە ساغ بەخوا لە بۆکانەوە دی لە بۆکان باشە ئەی باسی خەڵکی ئێرەم بۆ بکە بزانم خەڵکەکەی چۆنن بەڕای تۆر خەڵکی ئێرە نمیری وڵای خراپ نینەوەدا مەس ئەوەی کە هاتوو چۆت کردووە وانە ئەوەکە ساڵەتێم گوێرە وڵای زۆر پێ خاڵێکیان سلام عەلەیکم باشیش کرد خۆش بیەخوا ئەڵڵا خەریبوو بکەم باشی لە مەمنونتە خدمەتم چاکش کوێ سڵام زۆر سپاس منیش بە باشیەوە باشم ئەو مەڕانە هینەوە بەڵێ ئێمەیە هین خۆتانە یان هەری خۆمانە بەڵێ زۆرتر خەڵکی ئێرە خەریکی چین وەڵا خەریکی کەشاوەرزی و دامداری و ئەو شتانن شتان ساغ بەیەخوا ئەی چۆنە نەتان بردووە بۆ کێو هەر لێرن ئەوانە تازە زاون دەنامەڕی ئەوانەی تر نین کە نیمەڕوانە دێنەوە کە لەبەر شوانە لە چێون بەڵێ ئەوانە وا لە کێون ئەڕۆن و دێنەوە یان هەر لەوێتوانم معمولەن وایە بینێکە دێتەوە شەو بەچێ دێ بە ڕۆژدا دێتەوە ماڵەیە شەوێ دەڕوا بۆ شێوەلی ئەلان کە هەبەدەلیەوەی هەوا ساردا ئێواران دێتەوە ماڵەیە پاشەی جگە لەم کارە چی تریشەکەی وەڵا کەشاوەرزیمان هەیە زەمینمان هەیە ئابی نییە دێمکارە ئاوەکەی ئێرە چۆنە ئاوی زۆرە ئاوی کەمە یان بەو سوورەتە نیە بڵێ ئەو پاشی بارانی وان هەر دەستگێر معمولەن کانیاومان هەیە بەکانی ئاودێری ینی کانی لێ ئێرەوانە ئەی چای لێە نەخێر یەک دانەی لێیە بەڵێ یەک دانەی لێ قادری خانە بەگیەوە بارەی زمینەکانتان زۆرتر چین ئەگەر وەڵای ئێمە گەنم و نۆک دەکەین ئەی ئەو مەڕانە کە ئەیبن بۆ کێو یا ئەیان هێنەوە کێ خزمەتیانەکە زۆر وەڵای ئەلان شوانمان گرتووە معمولن کە لە ماڵی بێ من بۆ خۆم و کوڕێکم هەیە لەگەڵ خێزان وانە خولاسە پەروەشیان دەکەین و بە خێوان دەکەین وایە خێزانشت یارمەتی تاوان بەڵێ ئارێ وەڵای گوسی ئەو ئەی دۆشێت یا تۆ کوڕەکە شیە بەڵاو دەی دۆشیارێ وەڵای ئێمە پرسیارێکمە بۆچی قەت نەبووە ماڕ پیاوبی دۆشە یعنی تایبەت دایان ناوە ژنبی دۆش وەڵای زایدی ئەلەوەیدا بڵم چی سەد عرزکەم لە مانگادا بازێک وەڵا پیاویان هەیە دەی دۆشێنەوە مانگەم بینەوە لە
ئەسم مەرم نەبینیوە پیا قەت بیدۆشێ نەخێر منی دەشتم نە وڵی نەبیوە ئەرێ وڵا خۆش بەیەخوا ماندوو نەبی خاڵەکانەوە بە تەنەدانی وەڵای چ بکەم بێکارم و ناتوانم هیچ کەم و زمانی خۆت کاری باشە کردوانە زمانی خۆم ڕۆی دیتاتەوە ئەڵم ئەو کات زۆر کارە کردووە ئیتر نۆبەتە دانیشی بحەسی تۆ تمشاکێ بدانی مناڵەکانە کارەکەن وانە مناڵش خۆلان لای پێ نابێ حاز کە دەڕاتە ماڵی خۆیوە بە کەڵک نایوانە ئەی وایە چی ئەتەوێ بە مناڵەکە چی بڵێ مەڕۆ بمێنەوە چی یان پێم خۆشی لەلام بنوای گیر نەبن چەند مناڵتەیە 6 کوڕن یان کچن وەڵا کوڕ بەڵە ئاوە کچن نییە بۆیە کچم نییە بە ئا کچ باشە مارەوەڵا کچ باشە دەی باشە خاڵێکیان ئەوەم پێ بڵێ بزانم ئەزانی بۆچی ئەم گوندە ناوی کولتەپەیە نەوەڵا نازان بۆچی هەر لە مێژەوە ناویەوە بووە نێوی کولتەپە بووە جا ئێستا مەسەلە چیە نازانم باشە باسی گوندەکانی دەور و پشتم بۆ بکەوە بزانم دێهاتەکانی ئەم دەور و پشتە ناوی چییە دێهاتەکانم دەور و پشتە لێەوەکانی سیرانە ئەو دیوە عەربەنووسە ئەو دیوی کێوەکە ئەو دی ئەو شێوە لەولاتر جامەردە ئۆی نەچیە جێجا لە خوارێشات بێتن قورمیشی هەر لێرە سەر ڕاکەتانە جێجا لەولات ئاواوەش دەڕۆی ئەوەش گامێشارە و کانی گورگەیە و ئەلێدا باشە ئێرە زانی چەند ماڵن ئێرە تەقریبەن زوو حەفتا ماڵ دەبوو وەلی ئەلعان 50 ماڵێک دەبێ یعنی پێم وا بوو کە زۆرتر بێ چون ئاوا کە تمشاکە ینی ئەوانە هیچی خاڵین کەسی تیانە ماوە ناخەت دێ بە خۆ دەزانانی دێ ئەشغاڵدارە وەکو شار نییە سەرویسێدا دروست کات و تێدانانیشی لێرە هەموو شتێکرد دەوێت مریشکێکرد بێ کولانەیەشی دەوێت دوو بزن بێ کۆڵێکی دەوێت مانگایەکرد بێت تەولەیەشی دەوێت ئەوە هەمووی ماڵێکە و بە دەور و پشتیەوە تەویلەیە و چوزانم وانە تا ئەوەیەدی دەنانیشتمان نییە هەمووی ئەی خاڵەگیان تۆ لە منداڵیەوە لێرە بووی نەوەڵا تەقریبەن لە ئەوەڵی ئینقلابەوە لێرە بوو کەوایە زۆرە وانە بەرەوەڵا ئەوە بیرت بدێ ئەو کات ئاغای لێ بووە یان کەسێکی وای لێ بوو بێ ئاغام لە بیر دێچوە ئاغاشی لێ بوو عیزاغا ئاغایێرا بوو دوای ئەو بەراغای کوڕی بوو ئەوان مردن کوڕەکانی جەبحەراغا و عەلی و حەسەن و ئەوانە هەموو لێرا بوو حکوماتیان دەکرد ئەی ئێستا لێرە ماونەتەوە مناڵەکانیان نەوەکانیان موچەوبەرەیان موچەشیان نەماوە بۆ خۆشیان نەماون بۆ شار ڕۆشتون لە شارن بەڵە هەر بۆ سەردانیش نایەنەوە بۆ ئێرە وەڵا زۆر کەم ناوەڵە نایەنەوە ئەی خاڵێکیان با بزانم ئەو کات کە جەوان بووی شتێکت وە بیر دێتەوە لەم گوندە باسی بکەی بۆم وەک چی مەسەلەن وەک قسەی قەدیمیان شتێک بیرەوەریەکی خۆش جا قسەی قەدیمیان زەمانی ئاغا حیز کرد ماڵ و مڵکی خۆی نەبوو جستانێکە کڕەوەی دەکرد ئاغا بیکوتە بڕۆ دەبوو شەڕەکای فڕێدای هۆیەوە دەبێ بڕۆیشتای ئەوە قەدیم حەج شتێکەری خۆن نەبوو نە خانووت بەکاردەهات نا منداڵەکەی خۆت بوو هەمووی بەدەست ئاغا بوو وەلی ئەلعان شکورەوە لە سای حەمدی خوداتەوە بوو هەچ کەس بۆ خۆی ئاغای ماڵی خۆیەتی ئێستا باشترە ئارەوەڵا ئێستا باش ئەو کات کە جەوان بووین ئێرە هەر ئاوا بوو یان گۆڕانکاری بەسەرە هاتووە ناوەڵایە ئەوەڵی لە پێشە من خلابەدا و چەخشە دێبوو تەنا ئەمانە حیچی ماڵی لێ نەبوو ئەمانە هەر ئاو چەخشە بوو لە وێرایدی ماڵوشن نەبوو لەمانە خاڵێکیان باسی کایە قەدیمیانم بۆ بکەم بزانم قەدیمیەکان وەکو گۆرەوی بازی وەکو مێشێن کایەوات کردووە
گۆرەی بازیشم کردووە، مێشێنشم کردووە، جگێریشم کردووە. چی ئەو ئاخری حاڵی نەبوو؟ گۆرەی بازی جگێن جگێن چییە؟ جگێن ئاوا دوو جگمە هەڵدەخست و ئەوە تەفەوە پەلەو ئاوامان لێ دەکرد لێمان دەراوە گە لێمان بەردە؟ نانا ئێسخانێ بوو ئایچی جێجا مێشێنم کردووە و ئەی ئێستا قەتکاری وا ناکەی؟ ئالان نەوەڵا ناتوان تااقەتی وات نەماوانە؟ ناتوانم دەبێ مێشێن بە دوودا بڕۆی و جگەن حاڵ توشکی و بن ناکرێت باشە دەست و چاو خۆش بە خوا خاڵەکەن. مامە گیان سلام عەلیکەم. باشیش کرد فەرموون. باشیش کرد. سلامەتی؟ خوا بەخێری سەرچاو خێراتن سەرچاو ماندوو نەبی. سلامەری بشڵاتاتی شکو بەخێری خەریکی چیت لە کار بوویتەوە یان واتین تۆ ماڵ لە مەزرا بووی باشە لەشە ساغ بە یاخوا زەمینتان هەیە؟ هەرە وەڵا زەمینی کەشاوەرزیمانەیە بەهرەکەتان چییە؟ بالەکەمان گەنمە و نووەکە و جوێیە و ئەوانە زەمینی ئێرە بۆ ئەوە بێت کە ئەو شتانی تیا بچێنی وانە؟ هەرە وەڵا بابەتی زەمینی ئێرە وێنجە و گەنم و نووەک و بابەتی کەشاوەرزیە زەمینی کولتەبە بە نمونەیە نیێوانجی هەیە هەرە وەڵا تەوا بەڵێ کەس بووە وەک بڵێن کەشاوەرزی نمونە بێتەوە لێرە؟ وڵا کەشاوەرز نمونەشمان بووە جەبحەری حاجی زادە مازیاری کەرەوەڵی ئەوان نمونەی گەنم و نووەک بوون لە کەشاوەرزی دەگەیەدا هەر لە ئۆستان و شتەیە بوون یان لە بۆکانایە؟ لە وەستانی بۆکانە نمونە بوون بەهرەی زەمینەکانیان چۆنە هاتوون لیانیان کڕیوە تاوی دەوڵەتیان داوە دەوڵ لی وەرگتون دەوڵەت هاتووری وەرگتون وڵا هاتە تەمەشان نمونە بەداران کردو نمونیان وەرگتۆ و بە نمونەی کەشاوەرزان قبوڵ کردووە باسی ئەوم بۆ بکە بزانم ئێرە بارانی زۆرە یان وڵا باران وڵا ئێرە کانیاوە ئاوی کانیاومان هەیە باران ئەگە بارێ ئەومان زۆرە ئەگە بارانی کەم بارێ وەڵاومان کەمە هەڵا حاڵی حاضری وەڵاومان زۆرە ئەرە وەڵا بۆم باس کە با بزانم چەندانە کانی لێە ناوی کانیەکانی چییە؟ وڵا کانەکانی زۆری لێرەران کەڵەگەی لێ بەنێویکانی ماوڕشید کانی لەتیفی لێە بەنێویکانی لەتیفە ئەزکانی خازی لێ هەر بەنێویکانی خازێک سەرچاویکانیەیە دەیدا ئەوە ئەرزی بە خزمەت دەکەم ئەم کانی جوانی وێمان هەیە و نێوبانجی هەیە گۆنگەمان هەیە هەر نێوبانجی هەیە ناوی ئەو کانیانە نازانی بۆچی ناوەکانیان بە ناوی کەسێکە مەسان کانی قازی یا کانی جوان یا ئەو کانیانەیسە لە بیرەوەری بلا نەبووە بنێویشەوە هەفەقنیانەوە کانی خازی و کانی لەتیف و ئاوی ماوڕشید و مەسەلەن کانی سپیمان هەیە و ئەو کانیانەمان زۆرە ئەرزی بەخەوانە وڵا لە زمانیمدا لەوە نێوان لێ نەهابوو نێوە هاتوو نێوەم بیستۆلە نێوی کەم نەبیستووە شێ بوو لەسەری وان چ لەسەری نەبووە هەر جالبە ئێمە کە چوین مەسەلەن ئەچوین بۆ گوندێک ناوی قورمیش بوو ئەسەن کانی لێ نەبوو بە پێچەوانەوە کە هاتوین بۆ ئێرە یەکسەر کانیە وڵایەکانی زۆر وڵا لەمە سیکانی مازیادەیە وڵا سی مەزرامانەیە پەریسیمامانەیە دەرومانەیە کانی سجومانێوانە هەموو کانی بخوان هاڵی بووی ئەوانە هەموو بخۆ نیۆبانجێ ئاوەکانیشیان زۆرە یان نا هەر ئەواوی کەشاوەرزیە هەموو وێنجەی لەبەر دەکەن حاداری لەبەرە داری وەجاتی لەبەرە وەکسی و مەسەلەن خایسی و هەڵوچە و میە و ئاو بادارین هەموو هەیە هەموو وێکمان هەیە باسی باغەکانی خۆتانم بۆ بکە بە بزانم باغی ئێرە زۆر کەس هەیە باغی ببێت یان زۆرکە لێرە هەفتا چوار ماڵە هەتا پێنج ماڵە لە جەمەکەیدا وەڵا هەردە ماڵی باغی نییە نە هەموو باغی هەیە هەموو یەکی یەکتارێکیان هەیە یەکاری نیوەشان هەیە گەورە بەزیاو بێ ئینشەڵڵا خوا ڕستان بە ماڵی وارا مەسەن 20 تۆنی سێو دەبێت 50 تۆنی سێو دەبێت مەسەن 100 تۆنی ئارە وەڵا زەمینی زۆرە کەشاوەری چاکمان هەیە هەلا مەسەن ما حاجی محمودمانێ بەری حاجی هەموو ساڵەوان 20 تۆنی سێو دەبێت 25 تۆنی دەبێت ئەی ماشەڵڵا قەیسیمان هەیە هەڵوچەمانی میۆمان هەیە یانی میوەجار هەموو هەمانە باشە ئەوانە نمامەکانی لەکوێ ئەیکڕن وەڵامەکانی هەموو لە پەیوەندیکردن لەو شارە لە میاندا دەیکڕن دەچن لەوێ لە ئارە وەڵا لای میاندۆ باغی لێ بەنێوی باغەکە سندەیکردن لەوێ سندێوێن ئەی ئێرە بە بۆکان نزیکەیە بمیاندووە یێرە بۆ بۆکان نزیکە پادەچوو لەگەینە بۆکان لێرەوە پادەچوو لە میرە ڕێگاکەمان باسی باغەکەم بۆ بکە با بزانم ئەگەر بتەوێت
مەسەلەن سێو یان قەیسی یا ئەوانە هەموو یەتوانێت پێکەوە لە یەک خاکا بێوانە هەموو لە یەک خاکدانە وڵا قسمەت هەموو لە یەک تاغدان ڕاستان خزمەتێکی بەداری سێوە خزمەتێکی مەسەلەن هەڵوچەیە خزمەتێکی جێلاسە خزمەتێکی بادامە هەموو جۆرە دارێکمان ئێمە لێرە یعنی ئەتوانی ئەو نەشی بەهرە هەیە کە بتوان بیفرۆشن و چوزام سادریکەن تاویلی صادراتی دیدێمە تاویلی بۆکانی دی هەموو دێمە سەرخانی فرۆشن نەوەڵا خۆ دەخوانی خۆماندانی دی فرۆشین بە قیمەت دەکا ئیشەڵڵا خۆڕستان بە ئەی زمینەکانی چۆنە هەر چەند ساڵەش ڕسیدگی پیاکەی چوزانم بیکێڵی ساڵێکی ئێمە دەیکەنە گەنم بەهرێکشەوە زارە گەنمەکانمەکەنەوە نووە کە نوۆکاشمان دەکەنەوە گەنم مەسەن بخۆم بیزێکتان و زمینەیە دەیەکتانەکەمە نوۆ دەیەکتانشانەکەمە گەنم بەهارەی بەهارەکەمان نوۆکە بەهارەی پاییزەکەشمان گەنمە گەنم و زۆ نوک و ئەو حاصلانەیە ئەو باغانە زەحمەتی زۆر ینی زۆر مانوەشە ببی پیۆوانی دەبێنێ بێت چاشکن ئاوی دەین پەیوەندی کێنەوەڵا خەریکی بین فعلای بۆ بگرین سم باش چیتان تا ئێستا پەیوەند کرۆ بەیەکەوە وەک بڵێن هەڵوو و سێو یان سێ و هەڵوو پێکەوە کراوە قایسی و هەڵوو پێکەوە کراوە مەسەن ئەو باغدارانە کردویانە بخۆیان هەموو جۆرە باخیانە کردو بخۆیان دی تەمەشای دەکەن و بەلانی خواردی پێم وابێ ئەمە کانی جوان بوو کە ئەو خاڵە پێمانی کوت یەکێ لە کانیەکانە کە لە ناو خودی گوندەکە هەیە ئاوێکی زۆر خۆش و زۆلال و سافی هەیە کە بۆ خواردن و شتێش استفادەی لێکەن سەلام دادێکیان باشی سەلام باشی بەخێر سەرچاو بە قوربام خاج دەکەم بە خێراتن سەرچاوم زۆر سپاس دەکەم بە قوربانە بم ئەم کانیەوە زۆر بەناوبانگیشە لە وەسەتی گوندەکەتانایوە ئەرێوەڵا لە وەسەتی گوندەکەمانە ئەو ئاوە بۆ خواردەمەنی سوادەی لێ دەکەین زۆر ئاوێکی خۆشە زۆر ئاوێکی جوان و بەتامە لەگەڵ ئاوی ئەرێوەڵا فەرمودانیشە لەگەڵ ئاوی شێرە و شت فەرقی زۆرە چون ئەو ئاوە بخۆی لە ئەرزەوە دیە زۆر ئاوێکی بەتام و خۆش و فەرقی زۆر لە ئەگەڵ ئاوی شێرە چون ئاوی شێرە کلۆری تێدەکرێ تامەکەی فەرقی هەیە حتا بۆ چاییش ئێمە زۆرمان پێخۆش نیە لە ئاوی ئەو کانەی ئیسفادە دەکەن جاڵن ئەو ئاویکانیە هەر بۆ سەنگی کولیە و بۆ نەخۆشی نوشتی واش باشەوان ئەرێوەڵا بۆ هەموو نەخۆشێک باشە وەک دەواوایە ئەرێوەڵاهی ئیسفادەی لێ دەکەین زۆر ئاوێکی باش و وەک دەرمان وایە بۆ چاوی ئەیتە هەر لەمە ئیسفاداکەن قەت ئاوی تریش ئاوی شێر روشتە ئیسفادە وڵا ئاوی شێرەش ئیسفادە دەکەین بۆ کارهایەکی کە بۆ ئاوی شێرە ئیسفادە دەکەین بەڵام بۆ خواردەمەنی چایی زیاتر لە ئاوی کانی ئیسفادە دەکەین یەکەتان خۆشەوە خێرەوە سەر ئەو چاوانم خانمەکە گیان بە قوربانە بم باشیش گورپورێکیان لە ڕازی بێ یاخوا زۆر بە خێری خانم گیان سەلامەت بی پورێکیان چیەکەن جیرانن ئەرێ وەڵا هێوەرژنین هێوەرژنین بەڵێ بەینتان زۆر باشین شکۆ وەڵا شەڕۆشتتان نەکردوە نا شەڕی چی ناوە من لە بەینتانە دانیشم سا نەکرێ بێت تازە ناکرێە شەڕی چی ئەیچی نیسە زۆر شەڕەکەن خوشکین ئەی خۆشکن نییە بەرە وەڵا من چی دوورە ئەرێ وەڵا ئەی چۆن دەی باشە ئەی ڕاستە ئەرێ وەڵا هاوسەی قەدیم هەڵبەتوانیە بەڵێ ئەرێ وەڵا ئەحواڵی یەکیانە پرسی و بە نەخۆشینی یەکۆ بوون بە سەرێشە یەکۆ بوون وانە بە شادی و خۆشی یەکۆ بوون وای خانمەکە جانەرە وەڵا بەسەرێشە نەخۆشە و بینەرە وەڵا یاری دێ یەک کارمان کردو یارمەتی یەکتریمان داوە هێوەژنایەتیمان خۆش بۆ لە حەوت ماڵێدا بووین زۆر لەوانە ئینشەڵڵا کە هەمیشاوە دڵتان خۆش بێ پێکەوە باسی ئەوم بۆ بکەم بزانم ئەم گوندە باران و باکەی چۆنە زیادیە بارانی خۆشباری و باشی دێ و بارانش باریوە و شوگوندەکەمان زۆر خۆشە حاڵی حاضردا شیناویە و زۆر وازمان شکر خۆشە فەق هەر گازمان نییە ناکە وەڵا حیفە ئەو گوندە جوانە گازی نەبێوانە بەسێبان گازە ئینشەڵڵا ئەوەشی بۆ دێ پورێکیان باسیەوە بۆ بکە بزانم لە ئەو کێوانە ئەم گیا بەهارانە هەیەیان ئەرێ وەڵای کنگر هەیە ئەرێ وەڵی
جیاوگژ شنگ و هەموو شتێک هەیە ئەرێ وەڵا ئەڕۆن دەچین دێنین دێنین ئەرۆڵا لە یەخچاڵی دەخەین و ئێرە لوشەی لێ نیێوانە لوشەی لەو کێوانە لوشەی لێیە ئەرەوەڵا لوشەی لێیە قونسووری لێیە جیاد و کەوترشوەکەی لێ هەموو شتێکی لێ کنگرانی لێ دەچین بۆ ئەوان ڕێواز خۆشە ناوەڵا ڕێوازی نییە حیفێ کوێستان بۆ ڕێواز ئێسش ئەرە وەڵا گشتان پێکەوە ژەمە بنیا نەوەڵا پیاوەکان دەچن ئەرە وەڵا ئەی ئێوە بۆ ئێوە ناکرێتیان چۆنە سەختە چیندنە پیاوەکان دەچن زۆر دوورە بۆیە بۆ خۆمان ناچین ئێمەش بۆ خۆمانە ماڵە خەڵکی مەتۆشین و مانگا دۆشین و کاری ماڵی و پاک و خاوێنی ماڵێ و نان و چایی ساز دەکەینە ماڕێدا و ساغ بە ئیشەڵڵا باسی ئەو نان و چێشتم بۆ بکەنەوە سازیەکەن لە بەهارانە بمگیا بەهارانە چی دروستەکەن لا لە بەهاراندا و کڵی ساز دەکەین کنگەر سوورەوە دەکەین سوزانم ئەوە بازە چێشتانە لێ دێنێ هەچێکی بۆ خۆمان پێمان خۆر بێ بەهاران باشی قوربان پرێن نەمرێت سلامەت بشە خێزانەکەتم بۆ بکەم چۆن بابزانم چۆن هێنات وەڵا خۆ وەختێکی دەینارمە خوازبێنی و داوام کرد و پێیاندام و خواستم زوو پیانداییان ناوتیان بڕۆ و بێرۆ و هاتوو چۆ ئەوانەی نەبوو هەر داوام کرد و پێیاندام و دەیجا دۆستنەوەکەشی ئەو وەختە ئەم ماشێن و دۆری بۆ دێنەوە هەر بە چەپڵە ڕەزان و تۆپەڵە بەفرێگەلێکیان تێ هەڵکردین و منچمە پێم وابێ ئەو کات مۆت بوونا تۆپەڵە بەفر و هەنار و سێ و سێو نەبوو جستام وەختی جستان هێنار کڵۆیە قەن بوو ئەوە تێم هەڵکرد و تۆپەڵە بەفر و ئەوە چی بووە لە سەربانەوە خستە خوارەوە بۆ جوانەکان پشتێنە ئەخستە خوارەوە ئەوەی هی هەلاوە مەلاوەی نەورۆز بوو بۆ پشتێن و دۆری بۆ دیە نا من شتی واشم بیستواڵێن مەسەلەن کابراکە دڵی بە ژنەکەەوە بووە ئاوە پشتێنەکەی بەرداوە تۆ چوەتە خوارەوە سێ و مێخەکی بۆ داناوە ئەو ئێمە ئەوانە نەبوو ئێمە ئەو سێ و مێخەکە نەبوو هەر ئەو سێوە بوو یا ئەگە شتێ بووە تیان هەڵ دەکرد دێنا کورسیان لێنا دەیان کرد بەسەریدا دارێکیان لێنا دەیاندا بەسەریدا زاوە سەری بوو گنەشکێنێ ئەوانە داریانەدا بەسەریان ئایدۆ دارێکێدا کورسیان ئەوەدا بەسەریاندا ڕادەگر ئەگەر سەری نەشکێ ئەمەیە باسی قەدیمم بۆ بکەی باشە ئەزانی باسی چی قدیم بزانە ناڵم ئەمرە زۆرە ئەو کات کە باسی جلەکانیانم بۆکو باسی لیباسەکانیان وەکو پشتوێنەکانیان وەکو ئەو خشڵ و ئەو شتانەوە لە خۆیانە شتم چاک لە بینەوەلی شتێن شت ئێمە ئاینە زەمانی ئەمە دەچینە سای پشتێنمان دەڵێ لێرە تا لێرە چەند میتر بوو پشتوێنەکان 5 میتر 6 میترم دەباز پشتێ کەمترە سێ و چوار وانە ئاینە خوارای توانە نەبوو بیکەیەوە هەر چامان دەڕشت و بەکلە ئەرەوەلا بەکلا ئەوانەمان دەکردەوە چنە سای تا ئاوارێ وارێ داچینە ماڵێ خۆ ئەینە داوا توشتینە بۆ ماڵی خۆی نەهار و سامشتی دەکرد دوسێ ڕۆژسایی دەبوو چ زانم کسیە کاری دیکەش بەدبەختی نییە من چێ سا بەناشکردنە بێ ئەی مێخە کوشتە دروست نەکرۆ خۆت قەت وەڵایی بۆچی درستشم کردووە کردووە چی ملوێنکەی و مێخەکە دروست کردووە بە دوو پشک و بە وێنەی شکڵی دوو پشک دەرم دێنە ئەوانە لەو قەدیمیە سوورەکان وە ئاوایوانە هەردوو سێ دەنگ و لە ڕەنجێک دروستمان دەکرد ئەوانەمان دروست دەکرد و سزام گوارەمان سازە کرد و کامۆشتمان دەچین بە لەچکەوە ئەمان کرد بە لەچکە و بە شاڵگەردن و کڵاو و ئەوانەمان دەچین بە دەرد بە میل و چزانم کسیە
وڵای ئەوەندەمان کار دەکرد دەستکەنەمان دەکرد درێنەمان دەکرد بەم قوربان ئەی لباسەکانتان تەندورم کردووە وڵای ئەوەندەم کار با بزانم هەرشتە چۆن دروست دەکرێت ئێستا هەرشتە دروست ناکرێت الآن والله الآن قديم دروست دەکرا الآن دروست ناکرێت دەمشێ لاوی دەکەی و گونکم دەگرت و ژنانمان کۆرە کردەوە داهاتینەم و بەژمەدەژن لە ماڵێ خۆمان سازمان دەکرد دەستکم دەکردن دەم بڕیەوە ئەوان دەستیان دەکرد و سزانم ئەوانەمان دەکرد هەر بە چەقۆتان بڕێ بڕێوە ئاوە لاخرات کرد بە هەرشتە و برنجوانیە لە سەرباندا تەناوش کۆ بێت لە حوساڵمان دەخست لەسەر گریزدامان دناوە هەڵمان دەخست شتمان لە بن ڕادەخست بۆی بۆ وارێ پیش نەبیە ئەوانەمان دەکرد سزام شانە و خوری و تەسی و وەڵی شەوێنە دەخەوتم ئەگە کاروان کردە دەگەیشتە سەر ئەو چ لە سحابێ زادەخەوتم ئەوە خۆدایە دوو خوری شانە دەکرد زادەخەوتم تەسیەکم خوریش زۆر سەختەوانیە ها خوری زۆر سەختە وەڵا ئەوەندە ناخۆش بوو من ئەڵی زۆرم کردوە زۆر ناخۆ خام کوشتم لێدادام و جاری بریندار دەبوو خێن لێداهات جاجی مشتت پێ دروست کردوە یان وەڵا ئەوەندەم دروست دەکرد چەند بیست و ئەوە تای لەو کلتەبێ من 40 ساڵ زیادە خەڵکی وێنێتی ماڵی بام لە وێنێتی بووە 24 جارم دروست کردووە وەڵا زۆر زۆرە هەر جاجمێ چەند ساس کڕۆمەیار کڕی بەسم داونە بە بووک و بە کڕ 15 بەرماڵم بوو هەمووی بەسمدانان چواردنکم ماوە هەر بەرماڵێک یان هەر جاجمێک چەند بەنیەویست تازە چیلۆنیوێکی دەویست چیلۆنی و 2 چیلۆ دەویست لە ئەی هەرمەڕە چەند کورکێ گەورەی چاگۆڵا چیلۆیەکی سەرسانە دەبن کیلۆ نیو چیلۆ نایدی سەرسانەکەی جوانەکەی دەمانگرت ناوی دیکەی بنۆ کوشت دەبوو دەماکرێت دۆشە بوو ئەوانە ئێستا شەر هەتانە دۆشە کوشتەکەی ئەرەڵار ماوە بەرماڵم ماوە لە زوو دەنا پێشان دەدایکی بەرماڵ جازم و سوزانم تەچێکم باریکان دەڕزدا دەخەوت منداڵی وردم بوو کەڕێی بەیانی هەڵدەستان دەچووم تەندورم دادەخست مانگام دەدێشە ویرم دەشێلا دەچم بۆ چێوە ئاو دەستێک زامە یادی کابرام دەدەستکەنەم دەکرد یەخوا لەشە ساغ بە زەحمەتی زۆرە کێشاوە ئەرە وەڵی فیما بەسەر بە قەدمنی زەحمەت نەچێسا ئەستا ماویستم ڕاستەکە ئیشەڵڵا کامیشە تەندروست بی ژنی کورد هەر زۆر زەحمەت کێشە هەمیشە یاریدەی پیاوەدات ئەم وڵاتە زۆر ئەلئان یادان زۆر ئاسوودان ئێستا باشترن پێشتر زۆر کۆمەجی پیاو دەکرد زۆر خداوەندمان کۆمەجی پیاو دەکرد دەچوین گەنم پیس بۆ عینەوە زەمانێ شۆریاری دەماشتەوە بۆ بیزار بۆ ئاردوو سدان بدە بیزاری سزانم دەنگ چەندەوە بۆ ساڵێ دیکە ئەوانیانم و دەکرد ئەی باسی مەشکم بۆ بکە بزانم ئێستا مەشکەی چرمتان نییە مەشکی چرممان نییە مابووم خداوەندە زوو مەشکەم دەزەن ئەگە فعلا لە ڕۆی من دوو مەشکەم دەزەن مەشکەم دەزەن دەچمە لەو کانیان و دێنا دەمزەند و لەنان دەنیشتم تا دەکەوت لەنان دەبوومە بەخدا ئەو نەزوو هەڵاسای پێم وە بەیانی سعاتی 3 و 4 و شتەی شەوەڵم بوو زۆرم کار بوو منداڵەکانم وردبوون کچم نەبوو کچم نیە من چەند نییە ئای بە قوربان نامرە بم بە کچە باشە 6 بووکم هەیە تەقاوەیان لەگەڵ مەش لە حەوشەدا دزای بەخدا ئەی بووکەکانی ترەکوان ئەوانە بووی لە بۆکانی دێن سەرتەیە ئەرەوەڵا دێشنەوە بریان نەمرێ زۆر زنی چاکسن ئەم دانیان بۆ لێرەیە ساوە ئەمیان بۆ لێرە ماوەت ئەمە لەبەر باوکی کوڕەکە یادی باوکی دەدا کە چاوەڕیشتە دەکەن بووکەت نێو تۆ منیش وە کۆ بووکانی ترم ئەڕۆم و لێرە نابم زۆری شکتووە زۆری دەتوەری ئاواواری دەکە کوڕەکە جوابی نەداوەندا کشی ناڕۆمە لای باوکم دەم لە حەسانیمان بۆ دڵی بەجێ بێنەوە ڕۆناڵیەوە دەمێڵان بە خۆی دانیشتە شکستی دوو کوڕەیە خوا بەزیاو بم ئینشەڵڵا تەمەند درێژ بن پورێگیان ئەو کاتێک کە لەم منتەقەیە ئەسان شتێک و کۆم جلانەی منتان بووە ینی ئاوانەوەڵا هەر پشتوێن بوو لە بووەوە و دووری کچە زۆر کەڵڵینە بە دەست دەدوردرا دەست هەتت بە دەست دووریوە دووری مە زۆر
بەدەستدان دووری ئەی چۆن ئەتزانی ئەمە بۆ بەر ئەما بێت ئەمە بەقەدمان دەگێت مان کرد وەکو چۆن ئەلان خیاتی ئێستا ئەندازی دەگیرێ مەزامان ئەی بیستمانە زۆر شاری خۆشخۆشەڵی شارێکمان نەزانام سۆخی دەکا بوو کە بخدا لەبەر خۆم وەزاردار پیرێژندانی زەویرێشت دەکات ئێستا زۆر سنم زۆر نییە شار نازانم بەخدا بەخە بۆ بووکەکەی تێڵی بۆم نینەوە زار بووکەکە سابەتی لەگەڵ دەکەم پێدا چاو خۆش بەخوا پورێکیان شەڵا لەشە ساغ بێ قورباندم بریان نەمرێ خۆش بیاخوا بە قوربانمم لەسەر ئیزنت خۆ حافیز سلام کاکەیگیان باشی سەلامەت سلامت بشە سپاس بام نیشم کوێ دانیشم ناڵێت تۆ دانیشە من جێ خۆمەکەمەوە باشی سلامت بیشەڵە زۆر سپاس زۆر سپاس چەند ساڵ من 21 ساڵم یەکی ژنە هێناوە ناوەڵە ئەی بڕیارە داوە ژن بێنی وەڵا جارە ناوەڵە بۆ وەڵایی بۆ خۆم پێم خۆش نەجارێ ئەی دەرسە خوێندووە دەستیشم خوێندووە تا ئەوەڵی دیبیرستان ئەی گیانی بۆ نەگەیشتووی کە ڕشتۆشت انتخاب بکە ینی بڕۆیتە ڕشتێکی تەخەسوسیەوانیە نا هەر بۆ خۆم پێم خۆش نەبوو دەرس بخێنم لەبەرەوە ئەی لێرە خەریکی چیەکەی بە ڕۆژان وەڵایی من بۆ خۆم خەریکی دامداریم و کشاوەرزیمان هەیە و خوا لەشتان ساغ بێ گەنجی لێە زۆری لێ یان کەمیانی پیرەکان زۆرترن یان ئەوانەوە جوانن زۆرترن وەڵای پیریشمان زۆر نییە و جوانیش هەیە لە خوددا بەزات خراپ نییە ئینشەڵا کە تەمەند درێژ بن ئەوم پێ بڵێ کە لێرە جوانەکان وەختە جەمەوە بن کایە چیەکەن ینی ئێساش هەر وەکو قەدیم ماوەیان ناگەشتی هەر وەکو ئینتەرنێت و چزانە مۆبایل و تەلەفۆن و جوانەکانمان باڵە دەکەن لە پاییزدا خەریکی مێشێن دەبن قسمەتێکشان خەریکی فوتباڵ دەبین ئاوا بۆ خۆمان خەریکی ئەی تیمی فوتباڵتان هەیە یان نە هەر کەسێک بۆ خۆی تیمی فوتباڵشمانەیە تیمی فوتباڵشمانەیە وا هەیە بڕۆن بۆ ئەم دێهاتانەی دەور و پشت یان نا هەر لێرە خۆتان کایەکەن چون من زۆر دێهات کارۆم ئەڵێن ئێمە تیمێکین ئەو مناڵانە زۆر شلوخنەرات و چۆکەن ئێڵەن ئێمە تیمێکینەوە دێهاتانی دەور و پشتە ڕۆین توزانم کایاکەین ئێوەش وا هەنیاننا بەڵێ ئێمەش بۆ خۆمان تیمێکمانەیە جوانەکان بۆ خۆمان خەریکی فوتباڵین بۆ دێهاتانەش دەچین بۆ جامای ڕستایی شرکت دەکەین وەلی ئەلانەوە کوێت جوانەکانمان کە خەریکی کاروبارێن بە خاتریەوە فوتباڵشن ناکەن زیاتر فوتباڵ و کای و ئاوانە لە پاییزدا دەکەن لە بێکاریدا دەکەین بەهارە کارتان زۆرەوانە بەڵێ وەختی بەهاران ئەدی کارمان زۆرە و خەریکی کاروبارین و هەر کەس دەچێتە سەر کاری خۆی لەشتان ساغ بە ئیشەڵا باغوشتتان هەیە باخشمانەیە ئەی بەهرەکەی چیە ینی دارەکانتان چی وەڵا بۆ فرۆژ نیمانە ئەگەر ڕاستەکەی دوێ فقط بۆ خواردنی خۆمان بۆ دانیشتنی خۆمان بۆ ئەوە دەنا بۆ فرۆژ نەوەڵا ئەمەتەقەیە بۆ باغ نابێت چونکە هەواکەی ساردا ساڵی وایە سەرما دێت گوڵی دارەکان دەوەرێنێت باش ئەی زەمینی کەشاوەرزیەکەتان چییە زەمینی کشاوەرزەکەمان زیاتر گەرم و نۆکە خەریکی گەرم و نۆکین باسی ئەوم بۆ بکە بزانم چۆن گەنمەکانن یان چۆن نۆکەکە ئەڕننەوە ئەو گەنمەکان پایزان دای دەچێنین لە هاوینشدا ئەوە کۆمپایی بۆمان دەدورێتەوە دەی نۆکیش ئێوە ینی لە تەمەنی منوتە ئەو شتیان بیر نییە وانە ئاها
بە مانگایان هێنا گاواسن بوو وانە ئێستا شتی وا هەیە یا ناڵان لێرە لەو منتەقێوان یاڵم لە تەمەنی من و تۆ شتی وای وامان نەدیوە وەڵێ زۆر سەخت بووە وەڵی زۆر سەخت بجاوە دەمردن حتاوەکوێ نەختێکیان زود دەکردیان نەختێکیان شەو دەکرد شکۆری لە تەمەنی من و توێدا ئیشەڵا هشتانە نابێتەوە بەرەو ئاسوودەیە ڕۆنوان ئەرێ وەڵی وتە چی زمینەکەی بۆ ئامادەکەن و بەڵێ زمینەکەی نۆکیش بەهاران دای دەچێنین باران دای دەچێنین و دەی دوای ئەوە سەمپاشی دەکەین و دوای سەمپاشەکەی بە کاریگەر دەیدورینەوە دوای کاریگەر لە خەرماکوبی دەدەین زەحمەت و شۆرەوەری زۆرە دەبێ زۆری زەحمەت پێوە بکێشی دەی دوایش دەیبینە بازار پوڵێکی وامان نادەنێ و ئەگە تووەکەی دەکڕین گرانە دوای تووەکەیەکە دەیکڕین دەمانەیە بەرداشتکەین وەکەکە وەڵای قیمەتێک دەدەن بە خوددا خەرجەکە خۆی دەرنایانێتەوە ئێوەش پێ مادووە بن زمینی ئێرە هینی نیگە کولەکە کورەکەشمان هەیە با لە بێستانێکن بەڵێ هەمانە ناڵەن ئاوی زۆرە وانیان گەشتمانەکە ڕۆشی بکەی بەڵە ئاوی زۆر دەبێ وەلی ئەگەر بۆ خۆتی بکەی قسمەتێک پێ بۆ خۆت مشکلێک نییەوە ئاوی ئەومە هەر هەیە ئەو کات کاڕۆی بۆ بێستان و چوزانم باخ و سەرزەمین و شتە هیچ ناخوێنی لەبەر خۆتۆ گۆرانیە شتێ من گۆرایی نەوەڵە حیز نازانم دەست خۆش ئەزانی هیچ چ نەوتوە باکتومە وەلی نازانم دەنگیشم خۆش نێ ئاگڕاستەکەی توێ نادەی دەنگە خۆشە بەخدا باش ئازیەت ناکەم دەست و چاو خۆش بەخوا ئیشەڵا کە لەشە ساغ بێ مەمنون تۆ شەروە باس دەکەم خۆ حافظ بێ مەمنونم خۆ حافظ بینەرانی خۆشەویستم پرۆگرامی ئەمڕۆژ هەم لە ئاوایی جوانی کولتەپەی قورمیش کۆتایی پەهات ئاوایەکی زۆر جوانەوە دیارە پڕێتی لە کانی و ئەشکەوت و باغی زۆر جوان هیوادارم ئەم پرۆگرامەتان بەدڵ بوو بێت ژیانێکی پڕ لە ئەوین و ئاشتیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر و گوندێکی تر ماڵاوە